هەولێرا پایتەخت لە کوردستانە ئارام جارەکاجی پرۆگرامی بەیانی 24 هاتە خزمەتە هەوایەن هێژا و خۆشتوی بە چەندین بڕگا و بابەتێن جیاواز. هێویدارم ئەڤڕۆیە هەوا لە دهی باشتر بیت، هێویدارم ئەڤڕۆ دوماهیکە هەفتەیە پڕ بیت لە دەستکەوت و کارن باش بۆ هەوەت خازم. دیگەل مەدا بمینن شاکار دەمە بەحث کرد کە ئەڤڕۆ تەوەرێن مەچ کرد چنە شاکار سپێدا باش. بەیانی باش. باشتر بکە. لار جێگەیەکن سڵاوتان لێبێ ئەمڕۆتان پڕخێر و بەرەکەت بێ. لەگەڵ میوانەکانمان گفتوگۆ لە ڕێزگرتنی کەسانی بەتەمەن لە نێوان جیلی ئێستا و پێشودا دەکەین. هەروەها باز لە گرنگی و چۆنەتی پاراستنی گوڵ و نەمامی ناوماڵ دەکەین. چایخانەکە کوردەواری شوێنێکە بۆ کۆبوونەوەین هاوڵاتیان، زۆربەی خانەنشینان و ڕێبوارên ناوبەی گوزەرê bazarê دوای پیاسە و ماندووبوونێک بۆ حەسانەوەیەکە کوور ڕوتکەنە vê çayxanê. Bi dem xwarinveya çayekê deqeyekê babetên roj û xelkî baz dikin. Hawlatî dibêjin çayxane tenha bۆ xwarina çayekê niye. Şwêneke bۆ dîdar û guftûgoyên taybet, daniştinê xweşên beyna biraderan. خەرک دێتی سەردانێکی بازار دەکات دلێری چایەکی دەخوای سرعاتەی دەکات ڕاگۆڕینەوە ئیتر لەسەر کێشەکانی ڕۆژداد سیاسی بی کێشەی ئەدەبی مەوزوعی ئەدەبی بی باسکە خەرک مەوزوعی سیاسی بی باسکە مەوزوعی مەعیشەتی خەڵک بی باسکە و طبعاً ئێستا ئەوەی زۆر باز دەکرێت نەمووی زیاتر مەوزوعی مەعیشەتی خەڵکە خەرک لە مارێگە ئیشی نەبی چێوە دەچێت مەزبوری دەستیاخانەی ونیە وەگە ئیشی هەبی نایە ئەگەر ئیش هەبی مەسەرە خۆ منەگە ئیشم هەبی وەبی هەموو ڕۆژەی نایەم بەران ئیشم نەبوو لە مارێ سواری سارێ مەتە ئێرە ژیر نابوو دێمە ئێرە سای دەخۆمەوە. یەکدری دەبینەوە مەسەرەن لێرە دادنشند و قسان دەکەن قسەی ڕۆژانە مەسەلەن مەشاکری مارێ و مەشاکری دەرێ و مەشاکری ئەوها یعنی کابرا ناو دری خۆی بازەکاوجا ئەوەیە یعنی چێخانە لە بۆ ئەوەیە کۆبوونەوەکی برادەراتی و کچکۆکەوە ئەوهایە. ئەچینە ئێوە بۆ کات بەسەربردن بۆ دەردە دڵ بۆ یەکتر بینین بەڕاستی یعنی ئێسام جەوە تۆزێ مومیل لە خەڵی بێتاقەتە سترێسە کێشە و مەشاکیلی هەیە جاری وایە لە ماڵی شو ئیدارە ناکەی ئەگەر چاخانە نەبێ شوێنێ نەبێ کۆکات و کاتەکە بەسەربەری بەڕاستی ئینسان بێتاقە دەبێ و ماندووە بێت و بەهیلاکەچێ. چایخانە شوێنێکی تایبەتە بەنسبەت ئەم میلەتە شەرقیانەوە و بە تایبەت عێراق و کوردستانەوە شوێنێکی تایبەتە ینی کەچتە بازارەوە نەچی بۆ چایخانە و کووایە نەڕۆشتی بیت نەچی بیتە بازارەوە ئەگەر ئیش و کاری کەشتە بێ ئیلای بێتە چایخانە کۆدانشی چایخانە بە ناوی خۆتی چایە هەندێک چایخانەشێ تایبەتە بۆ هیچ چاکەی و تایبەتە بۆی خاونەکەی و تایبەتە بۆی ناوبانگەکەی و تایبەت. شاکار ئەم کورد gelek حەش چای دکەین بەیناتت گەل چایە چاوایە. وەڵی چا خۆشە جا بە تایبەتیش لە چایخانە دێری نەهات چایخانە کەشێکی زۆر خۆش گوڵکاو ینی هەموو چین و توێژێکی تایە بە تەمەنی تایە گەنجی تایە ینی بەیناتت ئایترەوە نییە بۆ خۆی تقریبن ئەوە نیەت بۆ خۆ جاروبار بینی خۆمان زەمێکی ژەکەی لەگە برادەرەکەتەوە ئاوا ینی تر نانی بەیانی بێ شتێک بێ بەس چایخانە بە حەقەت یان جەوێکی خۆشیە. ڕاستەکەی مامۆستایەکی خانەنشین لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان 17 ساڵە بە شوێن کە سوکاری هاوڵاتیەکی باشووری کوردستاندا دەگەڕێ کە لە سەرەتای هەشتاکان لە دەست ڕژێمی بەعەز پەنای بردووەتە بەر ڕۆژهەڵاتی کوردستان و لەوێ بە ڕووداوێکی نەخوازرا و کۆچی دوایی کردووە. ئەو مامۆستایە بۆ ئەو مەبەستە
چەند جارێکیش سەردانی باشووری کوردستانی کردووە بەڵام تا ئێستا هەوڵەکانی بێ ئاکام ماونەتەوە هیوادارە لە ڕێگەی کەناڵی کوردستان 24ەوە بتوانێت بە ئامانجەکەی بگات ئەمشە کاتەکەیەکی کە لە زۆر کەسم دەسیوە لەو دیوە بەڵام بەباشی وانمایە ناوەکردم بەداخەوە عوسمان قادریم خەڵشال مەریوانم مامۆسای مەکتەبم کە خانەنشین کراوم 7 ساڵ لەمەوبەر خزمێکمان لە سنە کۆمەڵی عەکس و وێنەیدا پێم هین بەرادەرێک بوو کە خەڵکە کوردستانی باشوورە دوو برای بەدەست حکوومەت سەدام و شەهید کراون خۆشی هەڵاتووە و هاتووەسە ئێران ساڵ 63 لە سەوڵاوە لە حەمامە ئەسووتێدوە قەبرەکەی ها لە یەکێک لە دێهاتە نزیکەکان سەوڵاوە بەناو گورگەیی ئەم کاتە لە فەرمانداری تارانبۆی دەراتووە لە 24 سێ 1961 ئێمە 42 ساڵ لەمەوبەر بەناو ئازاد ناوباوکی محەممەد فامیلی جەدی ساڵە گەیلانی بە تاریخ تەوەلدێک کە خۆی وتوێتی لە ساڵ 1339 تقریبان 64 ساڵ لەمەوبەر لە هەولێر هاتۆ بە دنیا بەڵام لەم عەکسترا نووسراوە کە سەید ئازاد گەیلانی لە ئاساخەڵ کەرکووک بووە کاک ئازاد گەیلانیە ئەمە کاک عەبدوڵای بەغدادیە ئەم کاک عەبدوڵای بەغدادی خزمی ئێمەیە ئەمرخوای کردووە ئەم عەکسانیەدا بە من وتی کە تۆ ئەڕۆیت بەعنوان مەسئولیەتێک هەرجار کە چووم بۆ باشووری کوردستان بۆ سلێمانی ڕۆشتم یا بۆ هەولێر چووم لە پۆلیسم پرسیوە لە خەڵکی عادیم پرسیوە تا پارەکە ئیتر ڕۆشتمە ئیدارەی شەهیدان و ئەنفال کراوان لە هەولێر وێنەکانی پیان نیشاندا زۆر حەزیان کرد زۆر پێیان خۆش بوو کە کەسێکی ئاوا بە شوێن خزم و کاسی ئەم بەرادەرە ئەگەڕێکە پەیای کات بەلایەنەوە سەیر بوو بەلایەنەوە تەعەجوب بوو بەڵام وتم من ویژدانم عەزاب مەدا 7 ساڵم عەکسانمە هاپێ ئەگەڕم کە کەسوکاری پەیاکەم ئەم عەکسانە هەمیشە پێم بووە هەمیشە ناو کیفەکەما بوو لە گیفانەما بووە بە خاترە کە وەختوایە کتوپڕی بۆ پرسەیەک بۆ سەردانێک بۆ دیێنێک ئەڕۆین بۆ ئەودیۆ ئەگە پێم نەبێت لە بیرمەچێت بەڵام پێم بۆ کە ڕۆشتمە سە ئەودیۆ دەستم کردو بە گیفانەما عەکسەکانم پێ بووە لە وتم لە سلێمانی نیشانم داون لە چەمچەماڵ پارەکە نیشان بدمە ئیدارەی ئەنفال لە چەمچەماڵوە لە هەولێری شار بۆشیەوە نیشان خەڵکم داوە تا ئیدارەی بنیاد شەهید یا ئیدارەی شەهیدان و ئەنفالکراویان بە من معرەفی کرد بەعنوان ئەمانەتی ئەمانە ها بەلامە کە بەسکەم کەسێ ببێت قەوم و کەسی برای خوشکی برازای کەسوکاری پەیاکە یانێ بۆ بەبارێ قوز بەسەرمەوە لە واقع لە زوو شوها بەلامەوە ئەگە بەهمەنیش باشەکە بزانێت شتێک ئابۆ عنوانە دێنێت بە شوێنیاکە مەمنونە مەمنونە سەر چاوە ڕێزگرتن لە گەورە ساڵان یەکێکە لەو بنەما ئەخلاقی و ڕەوشتیە بنەڕەتیانەی کە هەمیشە لە کۆمەڵگا جیاوازەکاندا جەختی لەسەر کراوەتەوە و بە گرنگی باز دەکرێت لە کۆمەڵگەی کوردەواریشدا وانەی یەکەمی دایکان و باوکانە بۆ منداڵەکانیان ئەم ڕێزگرتنە نیشانەی پێزانینە بۆ ئەو ئەزمون و زانیاری و هەوڵانەی کە گەورەکان بە درێژایی تەمەنیان کەڵکیان لێوەرگرتووە دەربارەی ڕێزگرتن لە پێشوو لە ڕابردوودا ئێمە لێرە میوانداری مامۆستا یوسفمان کردووە مامۆستا زۆر بەخێربەی بەنیتان باش زۆر گەورەیتانوان زۆر سپاس مامۆستا خۆش بێ بڵێ ئەم هەندێ ڕادەست بکەین بزانین ڕێزگرتن بە شێوەیەکی گشتی چییە؟ کاتێک باس لە ڕێزگرتن دەکەین ڕێزگرتن ئەوەیە کە تۆ بەهایەک بۆ خۆت و بەرامبەرەکەی دادەنەی هەز دەکەی ئەوەی بەرامبەریشت کەسێکی ترە مرۆڤە هەمان هەست و سۆز و خۆشەویستی و خۆشی و ناخۆشی تۆی هەیە
پێویستی بە گرنگی پێدانە بە کەسی بەرامبەر ئەمە کۆی گشتیە لە ڕووی دەروونزانانی کە پێی دەوترێت ڕێزگرتن جا ئەم ڕێزگرتنە لە هەر کەسێکی ترەوە بێ بۆیە دەڵێ کاتێک کە تۆ بەهای خۆت دادەنێ ڕێز لە خۆت دەگری ڕێز لە خۆت دەگری سۆز و خۆشەویستی خۆت پێناسە دەکەی جوگرافیا خۆت دەناسی واتە کەسی بەرامبەرەکەشت دەناسی ئەمیش کەسێکی وەکو تۆیە پێویستی بە ڕێزگرتن هەیە ڕێزگرتن ئەو پەیوەندی ئەخلاقیە و فکری و دەرونیە لە نێوان دوو مرۆڤ هەر ناوێکیان نەبێت ئەم دوو مرۆڤە هاوڕێ بن هاوڕێ نەبن خوشکوبرا بن دایک و باوک بن باپیر و داپیر بن هیچ کێشەیەک نییە بەڵام پەیوەندیەکی ئەخلاقیە لە نێوان دوو کەس پەیوەندیەکی فکری دەرونی کۆمەڵایەتیە کە ئەو دوو کەسە هەست بەبوونی خوانەکەن لەگەڵ یەکتردا ئەمە هاتووە وەکو ڕێزگرتن لە نێوان دوو کەسدا باش مامۆستا یوسف بابینێ سەر ڕێک گەورە داوەرەکە لە ڕابردووە ڕێزگرتن جۆرێک بووە لە ئێستاشدا پێم وابێ جۆرێکی تر باشە جیاوازیان چییە؟ ئەوەی کە جیلی ڕابردوو چۆن ڕێز و احترامی لە گەورەکان ناوە یاخود لە بەرامبەرەکەی ناوە ئەوەی ئێستا من بۆ خۆم پێم وانییە جیلی ئێستا با بڵین خوانەخواستە مەبەستیان بێڕێزیکردن بێ بەس لەوانەیە بۆ نمونە سەردەمەکەی گۆڕا جا حەزەکەین باسێکی بەس ماوەسا هێرش و شت نەکەیت دەستە خۆش بێ شتێکی زۆر باشت وروژان هەر سەردەمێکە و پێناسیەکی تایبەت بە ڕێز و خۆشەویستی نێوان تاکەکان هەیە هیچ سەردەمێک خراپ نەبووە بۆ ڕێزگرتن سەردەمی ئێستا و سەردەمی کۆنیش بە شێوازێکی ترە وەکو کورتی کەینەوە کاتی خۆی تەلەڤزیۆنی ڕەش و سپی هەبوو ئێستا ملەوەن هەیە ڕەنگە و ڕەنکەی هەردووچی تەلەڤزیۆنە هەردووچی ئەلکترۆنیاتە کەواتە ئەو کاتە ڕێز و خۆشەویستی هەبووە بەس لەبەر ئەوەی وەسایلەکانی ژیان کەم بوون پێکەوە کۆبوونەوە زۆر بووە هەمویان پەیوەندیەکی بەهێز لە نێوانیان هەبووە هاتوچوویەکی گەرم گۆڕ هەبووە ئێستا لەبەرەوەی پەرتەوازە بووە یاخۆ دەتوانین بڵێن فرەوان بووە هۆیەکانی فێرکردن هۆیەکانی ژیان ئێکجار فەرەوان بووە خەڵک کاتی بەش ناکە یاخود هۆیەکانی تەکنەلۆجییا بووتە بەشێک لە ژیانی ئینسانەکانەوە ئەو کاتە تۆزێک ئەو پەیوەندیانە پەرد بوون سار نەبوونەتەوە بەڵکو زۆر بوون پەرد بوون یعنی تۆ ناپڕژێتە ئەوەی کە تەلەفۆن بۆ برادەرێکە یاخۆ سەردانی برادەرێکیان سەردانی ناسیاوێکت یان خزبێکت بکەیت لە ڕێگای تەلەفۆنەوە پەیوەندی پێەکەی تو کۆتایی بە هەموو شتەکان دێنی پێشتر شەو لای ئەمایتەوە ئەچووتە لای لەبەرەوەی پەیوەندی تەلەفۆنی نەبوو کەواتە ئێمە ئەڵێ نەجیلی ئێستا نەجیلی کۆن هیچ کاتێ بێڕێز نەبوون بەرامبەر گەورە ساڵانیان بەرامبەر دایک و باوکیان بەرامبەر کەسی تر لە ڕووی سایکۆلۆجیەوە هەمویان بەڕێز بوون بەڵام هەر کاتە و پێناسیەکی تایبەتی خۆی هەیە 5 ساڵ پێش ئێستا شتێک بوو ئەو 5 ساڵە شتێکی ترە نەوەی کۆن کە ئێمە بە ساڵی هەشتایەکان ئەیشوپێنین لەگەڵ ساڵی 2000ەکانەوە جیاوازیەکی ئەکجار زۆری هەیە لە بیرکردنەوە لە حتا لە ستایلی جلوبەرگ ستایلی ناخواردن ستایلی ژیان ستایلی سیاستکردن گوزەران دانیشتن و خان و هەموو شتەکان گۆڕاون کەواتە ئەو پەیوەندیانەش گۆڕاون بەڵام ناتوانین بڵێن بەرەو خراپ گۆڕاوە یان بەرەو باش و خراپی لەو سەردەمە ئەتوانی بەراوردکە ئەتوانی پێناسە بکەیت ئەتوانی پێناسە بکەیت بەڵام ناتوانی بەراوردی بکەین بە ڕابردووە ڕابردوو باش بوو ئێستاش باشە ئێستا جیلێکی زۆر هۆشیارمانەیە یاخود بە کوردی بڵێن نەوەیەکی هۆشیار و نەوەیەکی بەڕێزمان هەیە نەوەیەکمان هەیە بە شێوازێکی تر ڕێز لە بەرامبەرەکەی دەگرێت ڕێز لە دایک و باوک و ڕێز لە گەورە ساڵان دەگرێت بە شێوازێکی تر بیر دەکاتەوە بە شێوازێکی مامەڵیان لەگەڵدا دەکات بەڵام ئەو کاتیش بە شێوازێکی تر باشە مامۆستا ژینگەیە کۆمەڵاتی وەتکەتن و مەسەلەن ڕێزگرتن لە خانەوادەیەکە بۆ خانەوادەیەکە بێتە گۆڕین لە ئایلەکە بۆ ئایلەکێ بە تاکید لە ڕووی دەرونیەوە ئێمە با بڵێن کوڕی یاخودنەوەی ئەو ژینگەی تێدا دەژین ژینگە 1995 هەڵس و کەوتی ئێمە دیاری دەکا کەسێک کە لە ژینگەیەکی شەڕاوی بێت ڕفتارێکی شەڕاوی ڕنگدانەوەی لەسەردا دەبێت لە وڵاتێکی تر بژێت هەمان ئەو ستایل و ڕنگدانەوە و ڕفتاری ئەوێ هەڵدەگرێت ئەو ژینگەی یەکەمی ئێمە ژینگەی دایک و باوکە ژینگەی دایک و باوکە یاخود پەروەردەی ناو خێزانە ناو فامیلیە ئەو پەروەردەی ئەو ژینگەی زۆر ئەساسە کاتێک کە دایک و باوکێک ڕێز لە یەکتر دەگرن
لە بەرچاوی منداڵەکانیانەوە منداڵەکان ئەvە گەلێکە گرنگە هەممان ئەو شتە دووبارە دەکەنەوە بەڵام کاتێک کە دایک و باوک دەنگە دەنگ دەکەن دەنگ بەسەر یەکتردا بەرز دەکەنەوە مناڵەکانیش لەگەڵ یەکتر لەگەڵ خوشک و برا یەکترەوە بە هەمان شێوە دەنگ بەرز دەکەنەوە دایک و باوکەکان نمونەیەکی زۆر زۆر باشن بۆی ڕفتارێکی جوان بگوازنەوە بۆ منداڵەکانیانەوە دایک و باوکێکی پەروەردە کراو دایک و باوکێکی سەرکەوتوو مناڵێکی سەرکەوتوو مناڵێکی پەروەرد کار دەردەستێت بەڵام باوک و دایکێک بەردەوام کاتیان نەبێ بۆ مناڵەکانەوە بەردەوام مەشغوڵی کارکردن و چوونە دەرەوە و هەندێک پێداویستیەکانی تایبەتی خۆیان بن بەردەوام خەریکی ئایپات و مۆبایل و سیرکردنی تەلەڤزیۆن بنیان چوونە دەرەوەی خزم و کەس بن کاتیان نەبێ بۆ مناڵەکان حتمما ئەم مناڵانە بەدیلێکی تر دەدۆزنەوە ئەوش کە لە ئایپات و لە تەلەڤزیۆن و لە ئەفلام کارتۆنەکانەوە فێری دەبن بۆیە مناڵ کاتێ لە ماڵم تەمەنی 4 ساڵ 5 ساڵە زمانی هندی فێر بووە یان زمانی یابانی فێر بووە کۆری فێر بووە کەواتە زمانێکی تر نەبووە فێر بێ ئەوی زمانی دایک و باوکە دایک و باوک ئەوەندە ئاخاوتنی لەگەڵی نەکردووە دادایەکی بۆ گرتووە دای ناوە چاودێری دەکات بە خۆشی ئەچێ ئیشی دەرەوە دەکات گەورەترین مەترسی لێرە ئەوەیە جا ئەم مناڵە ڕێزی ئەو دادەیە دەگرێت ڕێزی وەکو ئەڵێن بە دەستەواژەی خۆمان ڕێزی ئەو خزمەتکارە دەگرێت بەڵام ڕێزی دایک و باوکەکە ناگرێت ڕێزگرتن لە تێگەیشتنە تێگەشتن ئێستا ببوورە ئەو قسەیەکەم خەجالەتم کاتێ من و تۆ لێکتر تێگەین واتە ڕێزی یەکترەگرین بەڵام کە لە یەکتر تێنەگەیشتن تێگەیشتن فکرەیە جەستەیە بیر و بۆچوونە دەرونیە کۆمەڵایەتیە هەموو مفرداتەکانی تێگەیشتن لێک حاڵی بوونە لێک حالی بوون مناقەشاکەین لێکتر نزیکەبینەوە بێکەوە دەرەچین بێکەوە ئەوەی ڕێز لە بۆچوونەکانی یەکتر دەگرین ئەگەر مناڵیش لە دایک و باوک حاڵی نەبوو دایک و باوک لە مناڵ حاڵی نەبوو حاڵبوون چییە گرنگی پێدانە بە کەسی بەرامبەر تۆ دەچیتە شوێنێک با شوێنی ماڵی برایەکەت بێ با شوێنی بێگانەیەک بێ با چێشخانێک بێ کە گرنگیت پێنەدەن دڵتەشکێ کە بایەخت پێنەدەن وجود بۆدانن دڵتەشکێ و دڵت دەڕەنجێ ئەچی شوێنێکی تر هەڵەبژێری مناڵیش کە هەستی کرد دایک و باو گرنگی پێنادا دادایەکەی گرنگی پێدا باوەش بۆ دادایەکەی کاتەوە لە دوو دادایەکەی دەگرێت لە دوو ئەو ناگرێت زانی گرنگی پێنادا ئەچێتە دەرەوە ئەچێتە کۆڵانی لێ قەدەغە کراوە ئەچێ لەسەر کورسیدا ئەنیشە سەری ئایپاتەکەیەکە و سەری تەلەڤزیۆنەکە 4 ساعت و 5 ساعت 6 ساعت بەڵام کەزانی باوکی یەک ئیبتیسامە دەکە یەک زەردەخەنە بە مناڵەکە یەکاو دەغدغەیەکی لەگەڵ دەکاو تۆزێ یاری لەگەڵ دەکاو تۆزێ قسەی لەگەڵدا دەکا ئەو کاتە ئەویش دڵخۆشە بێ و ئەویش هەز بەبوونی باوکی دەکات چۆن هەز بەبوونی باوکی دەکات کاتێ باوکی تاخیرە بێ ئەڵێدایە بۆ باوکم نهاتەوە یاری یەکسەر دێتەوە ئەڵێ باوکە کا دایکم نەچوو یەکسەر پرسیارەکە لە بەرەو بووتە بەشێک لە پێداویستی ژیانی بۆتە بەشێک لە حاجات قسەیەگەی ئەڵێ پێشەوەی نازی مناڵەکەت هەڵبگرن خۆت نازی هەڵبگرێ خۆت ئەمە زۆر زۆر زەرورە لە مناڵێکیان پرسی وتیان چ کاتێ باپیرەت خۆشەوێ وتی ئەو کاتەی یاریم لەگەڵ دەکا نەک دیاریم بۆ دێنێ بزانە خۆ ئێمە هەمومان دیاریمان خۆشەوێ کاتێک کە بۆ مناڵە بین بە هەر مناسبێکە بێ مناڵە تر حەزی لە دیارێ بەڵام یاریکردن لەگە مناڵ واتە گرنگی دانە بە منداڵ کاتێک کە دایک و باوکێک یاری لەگەڵ مناڵەکە کاتی خۆی بۆ تەرخانەکە هەز بە خۆشەویستیەکی بایۆلۆجی فکری دەرونی دەکا ناتوانێت لەو دایک و باوکە جیابێتەوە ئەلێرە ڕێزی دەگرێت هی دایک و باوکەکە ئەلێرە لەگەڵی دەبێ و بە قسەی دایک و باوکی ئەکات و ئەوێ خۆشببختی دایکی باوکی بهێنێتە دی ژیانی خۆی کارێک دەکا کە دایک و باوکی سەربەرزکە و دڵخۆشیکە بەڵام نەک بڵێ لە کۆتاییە بڵێ وەڵاهی دایک و باوکە ئێوە چیتان بۆ من کرد هیچتان بۆ من نەکردووە کا سۆز و خۆشەویستی کا شتێکی ترەوە کاتێک کچێک لە تەمەنێکی هەرزەکاری کۆمەڵێ عیلاقات لەگەڵ کۆمەڵێک کوردەبەستێ ئەوە نازانێ مانای خۆشەویستی چییە نازانێ مانای چییە ئەمە بە دوای بەدیلی باوکاگەڕێت ئەبێ ئێمە پرسیار لەوە بکەین فەراغی باوکایەتی هەیە بۆیە بە دوای پیاوێکە ئەگەڕێ لە باوکی بچێ ئەمە دەبینێتەوە ئەوە هەونیە ئەمە دەچێت خۆشەویستی پێدەدا و قسەی لەگەڵ ئەمە هەونیە ئەمە هەونیە بۆیە زۆر جارێ دایکان دەڵێ ئەڵێ هەستەکەم کچەکەم پەیوەندی لەگەڵ کۆمەڵی کوڕا هەیە کوڕەکەم کۆمەڵی لەگەڵ پەیوەندی کچا هەیە غیابی دایک و باوک واکە بە دوای بەدیلێکا بگەڕێ تۆ لێرە 10 ساڵە لێرە کارەکەی 15 ساڵە لێرە کارەکەی بەیانی بڵێن
پێویستمان بە تۆ نییە لە ئێستاوە بیر لە بەدیلێکی ترەکەیتەوە ناچی لە ماڵەوە دانیشی کەواتە ینی ئیشەکەی خۆت خۆشەوێ ئەتەوێت لە شوێنێکی تر پەرە پێدەی ئەمیش ماڵی خۆی خۆشەوێ حەزەکە لە شوێنێکی ترە باوکی یاندایکی بدۆزێتەوە بۆیە زۆر ئەساسە ڕێزگرتن یەک وشەیە یەکسانە بە گرنگجیدان بە کەسێکی ترەوە کاتێک کە تۆ دەچیتە شوێنێک لەو تەمەنەین ئێمە بچینە شوێنێک گرنگجیمان پێ بدەن دەڵێ ماشەڵە کەسێکی چەند بەڕێز بوو ئەمە لەبەرەوە گرنگجی پێدان هەتا ببوورە ئەو قسەیەکەم هەتا ئەچیتە لای دکتۆرێکەوە ئاچیتە لای دکتۆرێکەوە بە پارەی خۆتەچی کاتێکە سەیری تەکاو لێتە پرسێ و قسە لەگەڵەکە خەندەیەکە کاو تۆزێ پرسیاری ترت لێەکاو ئەڵێ فەرمودانیشە و تۆزێ دڵنەوەی تەکاتەوە ئەڵێ هیچ نییە و ئەمانە بخۆ زۆر باشترەبی ئەڵێ ئەم دکتۆرە گرنگجی پێدام چەند بەڕێزە بەڵام سەر بەرز نکاتەوە فەرمو چیتە یەکسەر حەبەکە ئەو حەبانە بخواگەت چانە بوو دوایی وەرەوە جارێکتر ناچیتەوە ئەڵێ هیچ ئەوەی کەواتە ڕێزگرتنی دایک و باوک ڕێزگرتنی بە ساڵات چوو ڕێزگرتنی هەر کەسێکی تر کە پێی دەوترێ کەسی بەرامبەر ئەو کەس هەر کەسێکی تر بێ پێوترێ بایەخدان قسێک لە ڕووی دەروونزانیەوە هەرچەندە ڕەنگە ببورن لەو مقامە نەبێ ئاژەڵێک لە ماڵەوە بە خێوەکەی 6 کەسن لە ماڵەوە خوشک و برا کێ زیاتر نانی پێدا و یاری لەگەڵەکە و ناوێکی بۆ دۆزێتەوە زیاتر ئەچێتە لای ئەو ئاژە زیاتر ئەچێتە لای ئەوەی کە باەخی پێنا ڕەنگە خۆشی بوێ ئاژەڵەکەی خۆش بێ دڵی پێستێ بەڵام باەخی پێنادا جارێک یاری لەگەڵ ناکە ئاژەڵەکە ناچێتە لای جا چ جای مرۆڤ چ جای کەسی یەکەمی خۆت کە بەشێکە لە جەرجی خۆت کە مناڵی خۆتە بۆیە زۆر ئەبێ ئاگامان لە مناڵەکان بێت ئێمە ئەبێ باەخیان پێ بدەین فێرە ڕێزیان بکەین بۆی کاتێک کە چوینە تەمەنەوە ڕێزمان بگرن نمونێکی زۆر جوانەیە کابراایەکی زەهایمەر تەمەنی 80 ساڵە کوڕەکە بە خێوی دەکا خزمەتی دەکا زۆر یعنی تووشی زۆر گرفت دەبێت لەسەر باوکی ئەڕوا و بزرە بێ زۆر گرفتە بێ خەڵک برادران پێڵێن ئەڵێ خۆت باوکن ناناسێ تۆ کوڕی ئەوی بۆ خۆنمان دەکەی ئەڵێ گرنگە ئەو ئەم بناسێ بەس من ئەزانم ئەوە باوکمە من ئەزانم فێری کردوم باوکاتی چیە بۆیە من زەهایمەرم نییە باوکم زەهایمەری هەیە ئەمە زۆر گرنگە مناڵ گاتە و قەنەعاتێکە پشت لە باوکی نەکە مامسا gelek cara axif neka hey qedîm ratê te gotin tu ava xwe veslahet paşê ez pisyara xwe bikem kerem dibêjin rêzgirtin wekî awênekê ye tu çawa rêzê bigirî hosa dê wergirî tu çi bikey di hosa teamül gete hêtekirin ca li her temenekî bîte pisyareke zor ilmin nefsî bû zor derûn nasana bû ême aڵێn hemû kes awênê xwe yetî bi kesek me li تکا دەکەم ڕێزم بگرە لە تۆ گەورەترم ڕیشتم سپێ ئەم باوکتم ڕێزم بگرە مەپارێرەوە تکا لە کەس مەکە لە بەرامبەر ئاوێنە ڕێزی خۆت بگرە هەموو کەس ڕێزت دەگرێت نرخی خۆت بزانە بەهای خۆت بزانە هەموو کەس بەهات دەزانێت بە کەسێک مەڵێ پێناسەی خۆت مەکە بۆ خەڵکی تر بڵێ من باوکتم برا گەورەتم لە تۆ گەورەترم نازانم چی وچی ئەو شتانە مەڵێ ئەو کەسانە دەڵێن کە کەسایەتی ببورن کەسایەتی لاوازیان هەیە لە ڕووی سایکۆلۆجیەوە هەموو کەس ئاوێنەی خۆیەتی خۆی دەبینێتەوە لە ئاوێنەکەیە بۆیە بۆ خۆت بڵێ من ڕێز لە خۆم دەگرم من کەسێکی باشم من کەسێکی سەرکەوتوم من کەسێکی خۆشەویستم لای خۆم من هەوڵ دەدەم باشتر بم هەموو خەڵک بە باشە و بە چاکە سەیرت دەگرە و ڕێزت دەگرێ و شتت دەگرێت بۆیە دەستەواژەیەکی عەربی هەیە لە ڕووی سایکۆلۆجیەوە دەڵێ حاسبوا نفسكم قبل أن تحاسبوا الله محاسبة خود كبر لوي خلق محاسبتك شتيكي ترى الله رخنا خود بقرا بر لوي خلق رخنا اللي بقرا آويني خود خلق آوينت نبي جار رزقتن لود يارا تاچن تو خود بي كسيكي باش كسيكي رازگو كسيكي بتوانا كسيكي چالاك چاپو كسيكي بجرأتي او نش خلق تماشای تو دکا خەڵک لە چاوی تۆ تەماشای تۆ دەکا لە دیدی تۆ تەماشای تۆ دەکا بۆیە یعنی خی گەورەش ئینسانی لە باشترین شێواز دروست کردووە کەواتە خۆت بە بچووکتر مەبینە لە خەڵکی ترەوە بەڵام هەر یەکە وەزیفەیەکمان هەیە وەزیفە چییە من باوکم تۆ مامی تۆ پوری ئەو باپیرەیە ئەو داپیرە ئەمە وەزیفەی کۆمەڵایەتیە دابەش بووە بەڵام وەکو مرۆڤایەتی هەمومان وەکو یەچین لای خی گەورە لای دەرونی لای ئینسانیت وەکو یەچین بەڵام وەزیفەکان دابەش بۆ چۆن لە کۆمپانیاک لە دایرەیەک لە فەرمانگەیەک
وەزیفەکان پلەکان دابەش بوون ئاواش وەزیفەی کۆمەڵایەتی دابەش بوو. ماوسا با بچمە بۆ سەرەتای قسەکانت بڵێ وتت میلەتی کورد میلەتێکی بەڕێزە چی لە ڕابردووە بوو بێ و چی لە ئێستا بێ بەڵام شتەکان گۆڕاوە باشە ماوسات چی وا لە میلەتی کوردەکە کە کەسێکی وەکو تۆ ئەو پێناسەیی بکات یان شاعیرانیان نوخبە جوانەکانی کۆمەڵگا جیاوازیمان چیە لەگەڵ میلەتانی ترە ئایا عورف و عادەتەکەمانە کولتورەکەمانەیان زاڵبوونی دینەکەمانە یەکشت زۆر زۆر زەرورە تۆ بێ لەو دیدگایە و تەماشاکەی کاتێک کەسێک لی دەقەومێ ڕوحی هاوکاری گەلێ گەلێک زۆرە بۆ نمونە دوور لە ئێوە یەک لە کارمەندەکان حادیسەیەکی لێ قەومە هەمووتان کۆمەچی دەکەن و هەمووتان سەردانی دەکەن و هەمووتان تەلەفۆنی بۆ دەکەن بە هەر شێوەیەکە بێت ئەمە یەکێکە لەو شتانە کە ڕێزگرتنی لە دابوونەری هەڵقوڵاوە ئەو کەلتورەی ئێمە فێری کردوین لە ماڵەوە پێیان گوتوین ئاینەکەمان وا فێری کردوین کە ڕێز لە کەسێکی بەتەمەن بگرین ڕێز لە کەسی بەرامبەر بگرین و ڕێزیش لە بچووکتریش بگرینەوە پێیان گوتوین ڕێز لە مامۆستا بگرە پێیان گوتوین ڕێز لە دراوسەکەت بگرە پێیان گوتوین ڕێز لە خزمەکانت بگرە پێیان گوتوین ڕێز لە بێگانە بگرە ئەمە بێگانەیە ئەمە میوانە کەواتە ئاینەکەش پەروەردەکەش سەرچاوی ئاینەکەی ئەویان پێگوتوین بەڵام وەکو مەدانیان ئەگە تۆ بتەوێت توێژینەوەیەک ئەنجام دەی ئەم ڕێزە چۆن هاتووە چۆن ئەڵێن کورد نەتەوەیەکی میلەتێکی بەڕێزە لەوەی کە تۆ حادیسەیەک دەقەومیان شتێک دەقەومێ هەمووی متعاتفین لەگەڵەوە متعاتفین تعاتفمان هەیە و عاتفیشمان هەیە تعاتف ئەوێت دڵپێسووتانەوەیە عاتف ئەوەیە کە تۆ هاو سۆزی ئەو کەسەی بۆ نمونە تۆ برادێکە تۆقەی لەگەڵکەی چی پێڵە لێ هاو خەمتم وانە هاو بەشتم لەو ناخۆشیە کەواتە هەمومان سەردانیەکەین باسیەکەین هاوکاریەکەین دەست لە سینگە دەین پێویستی بە هەر هاوکاریەک بێ ئەمە یەکەکە لە خاڵەکانەوە بۆ نمونە تۆ هیچ کەس ناناسی لە جادەوە ڕۆی ئۆتۆمبیلێک ئاگری تێبەرە بێت تۆ ئۆتۆمبیلەکەی خۆڕ ئاگری و کوژێنەوە دەینی یارمەتیە دەی هاوکاریەکە یاڵێ پێویست بە هاوکاری نییە ناشی ناسی کەواتە ئەمە یەکەکە لەو خاڵانەیە کە ڕێزگرتنە ڕێزگرتن هەیە ئێستاش گەنجانێک وەکو بەڕێزت وەکو بەڕێزت دەبینم مامۆستای خۆی ئەبینێ لە بنەڕەتی دەرسی پێداوە ڕێزی ئەگرێت سەری بۆ دانە دوێنێن ئەمە یەکەکە لە خاڵەکە هەرە گەورەکان کە سەرچاوەیە بەڵام تۆ باس لەوە مەکە کە هەندێک جار شت دەبێت چونکە ئێمە با بڵێن کاتی خۆی کە ئێمە باسەکەین ساڵی هەشتایەکان دانیشتوانی هەولێر 150,000 کەس بووە ئێستا نزیکەی 1,500,000 کەس ئاخری ئەسایە لە هەولێردا دەنیشێ ئەمە هەموو تەکنەلۆژیا و وەسایل و خەڵکی تر و خەڵکی ترۆ ئەمە تۆزێ گۆڕانکاری بەسەرهاتوە تو ئەبێ پێناسەیەکی تر بکەیت بەڵام وەکو کەلتور وەکو دابوونەری ملەتی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕێزترین و زۆر ڕێزی هەیە و زۆریش ڕێزی کەسانی بیانی دەگرێت هەتا لە سەرۆش ناوێکیان لێ ناوە ئەڵێ زۆر جارێت تێکەوتووە ئەوەندە ڕێزی بێگانە دەگرێت خۆش باوەڕ بووە زۆر جارەیە فێڵی لێکراوە ئەوەندە ڕێز و احترامی کەسی بەرامبەرەگرێت باشە مامۆستا یوسف زۆر سپاس کە تو جارێکا جیمێوانی بەیانی بسیار بوویت و گەلمەدا بە گەلێک سپاس باخنین تێن زێڕی من زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوە زۆر بەختەوەرم لەگەڵ گەنجی وەکو ئێوە ئێوە دایمەن مایە شانازی خی گەورە بتان پارێزە زۆر زۆر سپاس زۆر کەس هەوڵەکە زۆر دەن بۆ دابەزاندنەوە کێش و سوتاننا چاوریێن لەشێخۆ کەچی سەرکەوتو نابن بۆ دابەزاندنا کێش پێویستە بەرنامەیەکی چڕێ خواردنێ هەبیت لەگەڵ کۆمەڵێک جوڵێن وەرزشی ئەفسانە شاکری ڕاهێنەری لە جوانیە بۆ مەبەستنا سوتاندنا چاوریە پێشنیازە چەند ڕاهێنانە دەدەت بێ ئامێر و دبێژیت ماندووبوونەکە زۆر بێ ماندووبوونەکە زۆر هەندشێن کێشاخۆ کەم بکەن ئەم بە هەڤڕابینەر بێن ئەگەر وا دەزانی کە ئەم ئامرە بە خێراترین کات چاوریەکانت دەسۆتنێت ناسۆتنت بە قوربان لەگەڵ من بە بە دڵنیاییەوە ئەم ئامێرەش نییە تەنانەت ئەمەش نییە
گەر دەتەوێت چەوری بسووتینی وەرە ئەم پێنجڕاهێنانە ئەنجام بدەم. بۆ ماوەی یەک خۆڵک جامپێک جەک بکە. بۆ ماوەی یەک خۆڵک مۆنتین کلامبەر. هەر یەک لەم ڕاهێنانەکان بۆ ماوەی یەک خۆڵک ئەنجامی بدە. بۆ ماوەی یەک خۆڵک هاینی. ئسکوات لەگەڵ کێشی جەستە. ئەم هەرەکەتەکان ئەنجام بدە ئەو کات دەزانی چەوری سۆتاندن چییە. تەواو ئەوە بە ئاسانی ئەم جوولانە ئەنجام بدە و لە بینی هەر سێ تەکدا یەک دەقە ڕست وەربگرە ئەو کات دەزانی چەوری سۆتاندن چییە. زۆربەی ناوماڵەکانی کوردستان ئەگەر ئێوەش سەرنجتان دابێ گوڵی سروشتی تێدایە. نەک خانمان زۆر جار پیاوانیش حەز دەکەن باخچەیەکی بچوو گیان گوڵخانەیەکی کراوە و جوانیان هەبێ لە ناو ماڵیان و گرنگی پێدەدەن. شیرین خاتونێکی ڕۆژاوای کوردستان کە چەندین ساڵە گوڵی تێکەڵی ماڵەکەی کردووە ئەو باسیەوە دەکات زۆر جار دەچوە ناو پارک بۆ پیاسە و بینینی گوڵ و بڕیاریدا گوڵ بێنێتە ناو ماڵەکەی. ڕۆژانە چاودێری گوڵەکانی دەکات و گۆرانیان بۆ دەڵێ و قسەیان لەگەڵ دەکات و دەڵێت گوڵ خەمڕەوێنە و جوانی بە ژیان دەبەخشێت. چار ساڵاژی من gelek kêfam gula da hat bes min nezanî bû çawa biçînim. Paşê ku min xwe fêr kir min ew tam lê wergirt ke nebes tu gul bîne nav mala xwe tiştekî xweş e. Xweş e ku tu biçîne bi destê xwe û bibîne çawa wekû biçîkekî li mala te mezin dibe. Bû nemûne nuke zor melûmatê min hene zor zanyarî min derbarî van gula zanî gulên hene min zor wan xweş divê çunke hişta zor kiçike bû yanî li malê min çandiye. هدي البيشابة من مزنبون أبش بجنة عمباري أكسجين يعني نافوي جلد النمرة أنجي شرمي بلنجي هناك بجنة شرمي ماري أبكو الجورين استنجداني زور أكسجين دمالي شيريني وي بخداني تركات بوچ والايا مشكات بوچ قطيايا بريفاني مالويراني شيريني وي بخداني تش جوان گش بويا یک جروحی خواه نشانه که جوانیا سرش تید ناف مالا تده به پرچا که رحمه خودید ناف مالا تده یعنی من زور جاران اگر من خمک هبه یعنی من کشه که بدوزانه همی مرو درونی وان دک جار تک دیچه به خیر موضوعک بیان من دیبم لموضوعک ديمو او خولي تايبتي قل طبعا هي وكو بتموس وبرلايتو اوان تێکەل دەکەم و تێکەلەیەکی جوان جوانی خۆل بۆیان دروست دەکەم کە زۆر بجوانی گەشت ببن هەست دەکەم شتێکی باشم کرد دلم زۆر خۆش دەبێت. لە دنیاە سەرقاڵی و جەنجاڵیا ئەوڕۆدا پاراستنا ڕوەک و گولێن نافماڵێ نەک تەنها وەکی ڕێگەیەک بۆ باشترکردنەوە ڕازاندنەوە ماڵان کەلێک لێ تێتە وەرگرتن بەلکو هەوایەکی
پاک ددەتە ماڵێ و ئارامیات دەروونە بمرۆڤت بەخشیتن بەڵێ بۆ ئەوەی ڕوەک و گول و نەمامێن تەندروست و تازە هەبیت پێویستە هەندێک بنەمایەتای ئەم پەیڕەو بکەین چاوە ئەم گولێن خۆ بپارێزی چ بکەین بۆ ئەوەی گولێت مەدلوەرزین جیاوازدا هەروەکی خۆ بمینن دەمێڤانداریا دکتۆر علی گەڵاڵی پسپۆڕی هەمەجۆرە ڕوایکی لە ستۆدیۆیا بەیانی 24 کەین و دێ بۆمە جوابە پرسیارمەدا دکتۆر تو گەلێک خێرات زۆر سپاس دکتۆر بەری ئەم بەحسە پاراستنە ڕوایکی بکەین ئەم بێژین چەند یا گرینگەک و گولزار نافماڵێت مەدا هەبن دەستان خۆش زۆر سپاس بۆ دەرفەتە بێگومان مرۆڤ لە هەر شوێنێ بیت لە هەر شوێنێک بیت یاخود چۆنیەتی ژیانی خۆی کاردانەوەی سروشت هێلانەی مرۆڤە کە تۆ بە جۆرێک ئەچیتە شوێنێک سیرەکەی کە جیاوازیەکەکەی لە نێوان بیابان دارستان بەپێی پۆلینکردنی ڕووەکەکان یاخود بە پێیکردنی ژینگەی ڕووەکەکان ئەو شوێنەی کە تێدا ئەژین ژینگەیەک کە ڕۆکی تیابێ زۆر جیاوازە لەوەی کە شوێنێک چۆڵەوانی بێ بێگومان گواستنەوەی ئەو بابەتەش بەپێی تێپەڕبوونی کات چۆن بتوانێت ڕووەکێک لە دەرەوە بگوازینەوە ماڵەوە ڕبوونی ڕووەک بە تایبەتی ڕووەکە جوانکاریەکان لە ماڵەوە خاصیەتێکی تایبەتی هەیە هەزبوون بە ئارامبوونیەکەکەی جا بۆ ئەوەی ئێمە بتوانین لە ماڵەوەش ژینگەیەک دروستکەین نە ئەو ژینگەی کە ئەو ڕووەکە تایەتی بە وەکو خۆی کە لەو شوێنەی کە مەوتنی خۆیەتی یاخود بڵێن زێدی خۆیەتی بین جوانکاریەک بدەینە ئەو ماڵە جوانکاریەک بدەینە شوێنگە و ئەو ژینگەی کە بمانەوێت تێدا بژین لەسەر ئەو بابەتەش مەسەرەن تۆ دەیت ئەچیتە بازار شتی جوانە بینیت شتی جوانیش بە گوێرەی ئەو دیزاینەیە یاخود بە گوێرەی هەستی تۆیە لەگەڵ ڕووەک هەستی تۆیە خۆشەویستیە تۆیە لەگەڵ ڕووەکە ڕووەک بنەمای هەموو ژیانە ژیان ئەگەر لە شوێنێک دانیشت ئێستا وەکو من ئێستا لە ستۆدیۆی دانیشتین یەکەم زار کە هاتمە ژورەوە سەیری دواوە خۆم کرد لەگەڵ ئەو شوێنی کە پێیدا هاتم زۆر جیاوازە تۆ ئەگەر لە شوێنێک دانیشیت و بێگومان ئێستا ئەوە ستۆدیۆیەکە سەیری دواوەی خۆیکەی ببوورە من یەکەم زار کە سەیرم کرد لە بەیانیەکەی کە مامۆستا یوسف لێرە بوو وامزانی دیکۆرە بەڵام کە سەیرەکەی زۆر جیاوازە لەوەی ئەهەمیەتێکی تریش بە تۆدا ئەمە شوالی ئەکا چۆن بتوانین ئێمە ئەو زانستەی کە لە چۆڵەوانی هەبووە یاخود لە دەرەوە هەیە بیگوازینەوە ناو ماڵەکانمان باش دکتۆر هەر بەڕاستی زۆر کەسەیە کە ئێستا بۆ نمونە شیرین خان بینیت پاکێجەکە ئەڵێ هۆکارێکە بۆ ئارامیم ئەتوانێت دڵتەنجیم کەم کاتەوە هەر بەڕاستی بەو جۆرەیە دکتۆر من خۆم زۆر تەجروبەم لەگەڵ و بابەتیانە ینی بەس حەزەکەم بزانم وت چۆن یعنی وا لە مرۆڤ کات کە ئارامی بێ بۆی دڵتەنجینەیەڵێ تۆ سەیری ئەگەر هەر شتنە بە حکمی ئەوەی من چێوماڵی ڕووەکەکانی کوردستانم کردووە لە 2009 هەموو کوردستانم کردووە واتە لە نزیک جەلەولاوە دەستم پێ کردووە هەتا زاخۆ لەوێش هەتا سەروی ئەتا ترۆپچی هەڵگۆردی یعنی چوونت بۆ هەندێک شوێن مەسەرەن لە بەتایبەتی لە با بڵێن لە جەلەولا دەیتە لای سەرمەیدان کفری دووس خوڕمات و هەتا ئەچیتە لای ڕەبیعە و لەوێ بۆ دێرەبین هەست بە ئەوە کە خۆم لەبەرەوەی من خەڵکی ناوچە شاخاویەکانم هەستم بە ناڕەحەتبوونێکە کرد یعنی شوێنێک ئەگەر بچیت داری لێ نەبێت یا هەنگوڵی لێ نەبێت ناڕەحەتیەکە بۆ من هەمیشە خواستی مرۆڤ بەرە ئەو شوێنانە چی کە دڵی تێدا بکرێتەوە تۆ ئەگەر ئەچیتە چنە بڕۆ پزیشکەکانیش پێتەڵێن بڕۆ سەردانی پارک بکە هەرچنە پیاسەیەک بەناو پارکدا بکە ئەو باخچانەی کە هەن
بڕۆ بڕۆ ئەوێ هەوایکی پاگەڵ مژە و بێزگە لە هەز بە دەرونت هەز بە شتێک لەبەر ئەوەی جوانی ئەو دارە کاردانەوەت لێ ئەکات تۆ چ سەیری ژینگەیەک بکەی کە پڕە لە دار و لە دارەکانیش تۆ سیرەکەی داری تایە درەختی تێیە درەخت تۆچکەی تێدایە گوڵی تایە لە هەر چوار وەرزی ساڵ لەبەرەوەی ئەو ئەگەڕێتەوە سەر بەڕێوبەرانی ئەو شوێنەی کە تێدا ئیشەکەن وەکو ئەو خاتونەش کە لێرە پێش ئەو راپۆرتێن ڕۆحیەتێکی بۆتە بەشێک لە ژیانی خۆی مرۆڤ بەبێ ڕواک وەکو شتێکی حتمیە ئەوڕۆ پێویستت بە ڕواکە مادام ئەزانی خەڵکەیە لە جیاتی ئەوەی گوێ طبعا ئەگەرێتەوە سروشتی شخصەکە خۆی لە جیاتی ئەوەی ئەڵێ ئەمن ئەگەر سەیری گوڵ بکەم هەز بە دەروونێکی پاکەکەم بێزگە لە هەندێش ڕواک شتێکی تریش دەکا ئەو جەوەی کە تێدای ئەتوو ئەو بیئەی ماڵێ خاوێ نەکاتەوە لە ڕێی کردداری ڕۆشنە پێکاتن بێزگە لەوەی ژاوەژاو دەنگ کەمەکاتەوە یعنی ئەگەر بە ڕوونتر تەماشای ڕواکەن کاردانەوەی تووە لەگەڵ بەرامبەرت چیت پێشکەشەکە ڕواک ئەتۆش بە بەردەوامی هەست بە وەکو مناڵێک کە ها تازە چێتە پارکە و یاریەکە لە شوێنێک کە ئەو مناڵ ئەو پارکەی لێبی زۆر جیاوازە کە تو بچێت چۆڵەوانی باشە مامسە ئەم چاوە گولێن خۆ مەسەلەن پاراستنا گولا لوەرز بۆ وەرزە تێتە گۆڕین ئەگەر مەسەلەن نوکە من گول لە ماڵ هەبن لوەرزێ زستانێ ئەس چاوە چاو دێری بکەم لوەرزێ هاوینێ پاییزێ و پاراستنەوانە چاوایە سەبارەت بە پاراستن تۆ سەیری یەکەم زار ئەبێ بیر لە چ بکەیتەوە ژینگە و بیر لەوە بکەیتەوە زێدی ئەو ڕووەکە لەکوێ هاتووە یعنی ئێستا ئێمە کۆمەڵێک ڕووەکمان هەیە ئەگەر سەیری بەس دواوای خۆمان بکەین 1995 هی خۆمان نین هێناومانن لە دەرەوە ینی بەداخەوە ینی کوردستان و کە ڕووەکی هەمە جۆریشی زۆر زۆرتیایە بەڵام ئەمە پەنامان بردوتە بەر ڕووەکەکانی وڵاتانی دەوروبەرون کە هەمان ئەو ڕووەکانی کە لێرە ئەبینیت لەوانەیە زۆر بەشیان بە شێوەیەکی سروشتی لە ماڵت دابن جا ئەوە چ لێ ئەکا وات لێ ئەکا بڵێ من ئەبێ حسابی ئەو ڕۆکانە بکەم بە پێی وەرز بە پێی ژینگە تەبان ڕۆک پەروەردەکردن و بەخێوکردنی لە زستان جیاوازە لەگەڵ هاوینە وەکو خۆم وەکو مرۆڤە لەبەرەوەش زیندەیە ڕۆکە وەکو ئێمە هەناسە ئەدات ئارەقەیت ئەکات پێویستی بە خۆراکە پێویستی بە خۆراکدانە پێویستی بە ڕێڕەویژانە لەبەرەوە تۆ سەیری ڕۆکێکەکەیت پێویستیەکانی لە زستان وەکو بنەمای زانستی هەر هەمان بنەمایەکانی هەیە هەندێک بنەمای زانستیمان هەیە مەسەلەن لە ڕۆی خۆر تشتی خۆر لە ڕۆی ڕتوبات یعنی شێداری لە ڕۆی ئایا پێویستی بە خۆراکدانە ئایا چۆن چاودێری ئەو ڕووەکانەکەی بە لە چواروەرزی ساڵ ڕۆکەیە لەوانەیە پێویستی بە شوێنێک بێ هەرچینە ئەو ڕووەکە لە شوێنی دانیشتنیشەوە بێجگە لەوە ئەگەر حسابی زستان و هاوینەشی بۆ بکەین ڕووەک ئەڵێ بە بەردەوامی بەرهەمهێنە یعنی خۆی خۆراک بە خۆی دروستەکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێستا مرۆڤ ناتوانێت خۆراک بە خۆی دروستکە ئێمە پشت بە دەوروبەرە بەستین بەڵام ئەو ڕۆکە ماندووە بێ کە ماندوو بوو چۆن بتوانین ئەو ماندووبوونی ئەو ڕۆکە بیدەینەوە بە لەوانە لە ڕێگای ئەو هۆکارانێ هەندێک هۆکاری ترمان هەیە بتوانین باشە دکتۆر ببوورە بچمە لای پرسیارێکی تر هەر لەو پاکێجەیە بینیم بابەتی قسەکردن لەگەڵ ڕۆکەکان و مۆسیقالیان بۆیان و ئەی ئەوە چۆنە؟ وڵی ئەوە چی لەسەرە تقریبان هەتاکو ئێستا بە زانستیە ئەو یان هەر شتێکە ئەوترێ بەخۆی هەندێک دراسی نوێ باس لە تەنها مۆسیقای کلاسیکیەکەن ئەبێ کلاسیکیش بڵێ ڕاپشتی قوڵ مۆسیقای کلاسیکی یعنی خۆشبەختانە یەکێک لە قوتابیەکانی خۆمان
وەبزانم ئێستا یەکێک لە زانکۆ تایبەتەکان دەوامەکە لەوێ دەوامەکە پەروەردەکردنی ڕووەک بە لێدانی قورئان لە زانکۆی وان دکتۆرای تەواو کردەوە کاریگەری هەیە کاریگەریەکەی چۆنە لەوانی ڕووەکەکە تەحفیز بکات زەوقێک بداتە ڕووەکە کە ئەڵەی زەوق بداتێ لەوانەیە تەحفیزی و هەندێک هۆرمۆنات بکە تەحفیزی هەندێک ئەو بکە چۆن بتوانی ئەو عناسرە ئەو ئاوێتانەی کە لە ناو خاکن امتیساسیان هەڵیان بمژیت بەڵام کە ئەڵەی تەواو کاریگەری لەسەر گەشتێکی تەواو لەوانەیە تاکو ئێستا دراسەیەکی دقیقی وانە نەهات بێتە ئاراوە بڵێت تەواو نەوەڵڵا ئەوە لەگەڵ گۆرانی حەسەن زیرەک بە جۆرێک هەڵەپەڕێ و لەگەڵ ڕاپە بە جۆرێکە یان کە لاواندنەوەیەک لە ئەوەی دەیان لەگەڵ لاوکێکە یان لەگەڵ حەیرانێکە کاریگەری هەیە بەس کاریگەریەکە هێشتا سەرەتایە نەگەیشتوتە بوارێک کە بتوانیت ببیتە جێگرەوەی پێداویستەکانی ڕووەک لە ڕووی ئاو و خۆراک و عناسر مەسەرەن ئەو ئاوێتانە مەسەرەن ئەمە هەندێک ڕووەکمان هەیە پێویستی بە گەیشتە حالەتێک پێویستی بە خۆراکدانە بە تایبەتی ڕووەکی ناوماڵ ئەتۆ ئەگەر جیاوازەی بکەیت لەگەڵ ڕووەکی ناوماڵ و ڕووەکی دەرەوە تەبان ئەو خۆی ئیش و کارە ئیشی خۆی ئەکات بەردەوامی خۆی ژیانی خۆی ئەکات بەڵام لە ماڵەوە ئەتو جاری هەندێک جار پێویستە ئەو ڕووەکە پێویستە بە ئاودانە لەبەرەوەی کە پێی ئەڵێ ڕووەکی ناوماڵ یعنی تۆ وەکو پەروەردەکردنە خۆماڵیت کردووە کە خۆماڵیشت کردووە احتیمادی کولی لەسرە خۆی نییە ئەو هەر چاوەڕی دەستی تۆیە جیاواز لەوەی کە ئەو ڕووەکانی لە پشت ئێمەنە و ئەو ئەگەر ڕووەکێک ئەمەرکانەیەک ئەلێرە لە هەر شوێنێکە بێ دەبێت و هیچ چاودێری ڕۆژانەی ئەو ڕووەکە بکەیت لێدانی مۆسیقا یعنی هەستەندە لەوانی ئێستا لە ڕووی ئینسانەوە ئەڵێن کەمانجە لە ئەوانەی لە ژووری ئەمەلیات مۆسیقا بەکارەهێنێت ئەو شەکرێتە سەرخودی شخصەکە خۆی تۆ ئەگەر مۆسیقایەکی هادی بۆ من لێ دەی و یان قورئانێک لێ بدەی و یاخود لاوانێکەوە لێ بدەی لەوانەیە من هەست بە زیاتر بە ئارامی بکەم نوەکو ئەوی جەنابەت باس کرد ئەتو ڕاپی لێ دەی من نازانم باشە دکتۆر زۆر سپاس زۆر بەخێربانی بەیانی گەلێک سپاس بەلێ شەکەر دێرین ئێوە احتیمام بە گوڵ و شتێن لە ماڵەوە وەکی تالبی ئەو شتانەی بە تایبەتی بەڵێ بێگومان یعنی هەندێ زۆر نە بەس یعنیش کەیفام گوڵاتێتن هەندێکی تاین تایبەتن کەیفام بوانتێتن خۆشە ینی شتێکی جوانە ئەوە ڕاستە نزیکەی 4 ملیار کەس لە سەرانسەری جیان چالاکانە ئامێرەکانی GPS بەکاردێنن لە تەلەفۆنە GPS لە تەلەفۆنە زیرەکەکان ئۆتۆمبیل فڕۆکەی بێفڕۆکەوان کە یەکێکە لە بربڵاوترین تەکنەلۆژیاکان لەسەر ئاستی گیان سوودی زۆرە بەڵام بەکارهێنانی بۆ چاودێرێکی کەسێکی دیکە تاوانە و دەستبردنە بۆ مافی ئازادی بەرامبەر لە هەرێمی کوردستانیش خواز لەسەر بەکارهێنانی GPS زیادی کردووە GPS و بەشێک لە کەلوپەلەکانی چاودێری توانیوانە ڕۆڵێکی گرنگ بگێڕن لە بەهێزکردنی سەلامەتی و پاراستنی کەلوپەلەکان لەونبوون لە جیهانی خێرای ئەمڕۆ و تەکنەلۆژیادا. بەڵام بابەتەکە سەری کێشاوە بۆ بەدووادا چوون لە یەکتری و هاوسەران بۆ بەدووادا چوون لە یەکتری بەکاری دەهێنن. هەندێک ئافرەت دێن داوای GPS دەکەن بەڵام ئەمە پێیان نافرۆشین لەبەر ئەوەی ئێستا مەمنوعە بە هەموو جێرێک نابی بفرۆشین زیاتر ئەوان مەهانە دەبینەوە دەڵێن بۆ منداڵێکمانە نەخۆشی هەیە یان شتێک بەڵام ئێمە دەزانین بۆ ئەو شتانە نییە زیاتر لە نەبوونی سیقەیە لە بینی دوو کەس جا شخصەکان ئەوها داوای دەکەن. بە پێی چەند داتایەک لە جیهاندا نزیکی 4 ملیار کەس بە شێوەی جیاجیا بۆ دۆزینەوەی شوێن GPS بەکاردێنن. ئەم تەکنەلۆژیای بەهۆی گرنگیەوە قەبارەکەی بچوو کراوەتەوە و بۆ شتێک کە بە نەهێنی دەتوانن بە ئاسانی بشاردرێتەوە. بۆ نمونە خەڵک دێتن ئەڵێ مناڵەکەم GPS-ەکەم دەوێت لەبەرەوەی چونکە لەگە برادری خراپ بەگەڕێت تازە سیارم بۆ کڕیوە
دەمێ بزانم تاقیبی کەم بزانم بۆ چیە ئایا هەتا سعات دێک ڕاستە بەڕێی من وابێ شوێنە تایبەت بکرێتەوە لە بەشی یاسایی کە بتوانین خەڵکەکەش بە شێوەیەکی بڵێن بە شێوەیەکی ڕسمی هەتاوی بتوانن ئەم شتانە بۆ خۆیان بکڕن و ئیشی خۆیان چی هەیە بە عسب کێسەکان شتەکانی بۆ دابین بکەن بەس ئێستا کۆمەڕە خەڵک دێتن نازانین بۆ چیتە نازانی بۆ چیە هەر دەرە GPS بچووکە ئەمەوێتن بۆ ئەوەی کە بتوانم چاودێری مناڵەکەمی پێ بکەم یان چاودێری بڵێن سیارەکەمی پێ بکەم یان هیوا هەیە ناڵێ لە هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت نییە بۆ بەکارهێنانی ئەم ئامێرە بەڵام لە چوارچێوەی هەراسانکردندا لە ڕووی یاساییەوە فرۆشتن و بەکارهێنانی لە نێو بازاڕەکاندا قەدەغەیە هەر شتێک لە بازاڕەکاندا بەدەست نەکەوێت بازاڕی لە نێو سوۆشال میدیادا گەرم دەبێت بەڵام بەدەستهێنانی بەم جۆرەش وا دەکات کە تاوانێک بکەی بۆ ئاشکراکردنی تاوانێکی دیکە چارەسەری ئەم کێشەش جیا لە ڕۆی یاساییەکەی گێڕانەوەی متمانەیە لە نێوان تاکەکان و کارکردنە لەسەر دروستکردنی متمانەیەکی زیاتر لەجێ ئەوەی کە بە دوای هەڵی یەکتریەوە بین یان بەرزان کوردستان 24 هەولێر بەلێ بینەران ئەڤە گشت بڕگە و بابەتێن ئەوڕۆی پرۆگرامە بەیانی 24 بوون هیویدارم جێ ڕەزامەندیە هەوە بین سپاس بۆ هەفکارێن مەر پشتی کامێرایە سپاس بە هەوەکو هەچان و کە هەم بینەرێن مەبوو ئەوڕۆ دومایکە هەفتیە هێویە دومایکە هەفتیە پڕ بایەخ و پڕی تەندروستی بۆ هاوت خازم هەتا شەمبیە ڤەتگەڕی نەدەفەوە خۆجێ هەوار و پشتیوان بیت تا بەیانێکی تر خواتان لەگەڵ و تەندروست باش بن.